وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئاینی ئیسلام لەلایەکەوە دەڵێت لەم ئاینەدا بە زۆردا سەپاندن نییە، چونکە بەڕاستی ڕێبازی چاک و دروست ڕوون و ئاشکرا بووە و جیابووەتەوە لە گومڕایی و سەرکەشی و پێیان بڵێ حەق هەر ئەوەیە کە لەلایەن پەروەردگارتانەوە بۆتان ڕەوانە کراوە، جا ئەوەی دەیەوێت با باوەڕ بهێنێت و ئەوەی دەیەوێت با کافر و بێ باوەڕ بێت، کە بە گوێرەی ئەم ئاەتانەوە دەردەکەوێت لێبوردەی و قبولکردنی کەسانی دیکە بگاتە بناغەی مامەڵەکانی و باوەڕهێنانیان بێ باوەڕبوون بداتە دەستویست ئیرادەی مرۆڤەکان و لەلایەکی دیکەشەوە دەڵێت ئەی پێغەمبەر سەڵ الله عەلەیه وسەلەم کۆشش بکە و بجەنگە دژی کافران و دووڕوەکان و توند و تیژ بە لەسەریان، ئەوانە شوێنیان دۆزەخە، ئای کە سەرنجامێکی خراپە و ئەگەر یاخی بوون و پشتیان تێکردن ئێوە بیانگرن و بیان کوژن لە هەر کوێدا ئەوانتان دەستکەوت، هەرگیز نەکەن ئەوانە بکەنە یاوەر و هاوکار و دژی ئەوانە بجەنگن کە کتێبی ئاسمانیان بۆ هاتووە و باوەڕی ڕاست و دروستیان بەخوا و بە ڕۆژی قیامەت نییە و ئەو شتانەی خوا و پێغەمبەرەکەی بە حرامیان داناوە بە حرامی نازان و پەیڕەوی دینی حەق نابن، هەتا ئەو کاتەی بە ناچاری باش دەدەن، کە لەم ئاەتانەشەوە ئەو مانایە وەردەگیرێ کە ئیسلام ئاینی شمشێر و زۆر لێکردنە و بە زەبری شمشێر بڵاو بۆتەوە، دەتوانی دەم بابەتە و مانای فەرمانی جیهادمان لە ئیسلامدا بۆ ڕوون بکەیتەوە. پێغەمبەری سەردار سەڵ الله عەلەیه وسەلەم نزیکەی 13 ساڵ لە مەککە بەنهێنی و بە ئاشکرا خەریکی بانگەوازی خەڵک بوو بۆ یەکتاپەرستی و بەرەو ئەو جیهان بینیە بەرزەی کە ئاینی ئیسلام هێنابووی. دواتریش بە ڕۆیشتنی بۆ تائیف و مەدینە بەردەوامی بەم بانگەوازەیدا لە دەرەوەی مەککە، لە نێوان ئەم شوێنانەدا کە پێغەمبەری ئیسلام بانگەوازی تێدا کرد و تەبلیغی خەڵکی کرد، هاوڵاتیانی مەدینە ئەو خەڵکە بوون کە هەستیاریەکی پێویستیان نیشاندا بەرامبەری و دروست دەبێت بڵین ئەوان بوون کە بە کۆمەڵ وەڵامی بانگەوازەکەیان دایەوە. پاشماوەیەکی کورد لە پایتەختی ئیسلامیەت و لە مەدینەی لانکەی شارستانیەتی ئیسلامیدا هیچ ماڵێک نەمایەوە کە ئاینی یەکتاپەرستی تێدا نەبێت. لە تەواوی ئەو چالاکی و خزمەتانەی لەو ماوەیەدا کران، نە زۆر لە کەس کرا و نە چەکیش بەکارهێنرا و نە سنووری کەسیش بەرتەسک کرایەوە. هەموو ئەوانەی هەڵیان بژارد سەرەتا گوێیان بۆ گرت، دواتر وردبینیان تێدا کرد و بیریان لێکردەوە، ئەوسا ئەو ڕێگا نورینەیان بەویستی خۆیان هەڵبژارد. بەو جۆرەش نێوەندێک هاتە ئاراوە کە مسلمانان دەیانتوانی بڕۆن لی نیشتەجێ بن و ئاینی ئیسلامی لێوە بڵاو بکەنەوە، واتە دەڕۆیشتن لەوێ بە سەربەستی و بەبێ دەستێوەردانی هیچ کەسێک پراکتیزەی ئیمان و بیر و باوەڕ و دنیای بیرکردنەوەکانی خۆیانیان دەکرد. ئەم کۆمەڵگانوێیە هەتا بە دەستورە تایبەتەکانی خۆیەوە لە نیوە دوورگەی عەرەبدا زیاتر هەستی پێ بکرایە و زیاتر ببوایەتە میحرابی ئەو مرۆڤایەتی لە تاریکیدا تەپاوتری دەدا و دەیناڵاند. ئەو قوڕەیشەی کە دوژمنایەتیەکی جددی لە ڕۆحیاندا بوو زیاتر هاردەبوون و لە هەموو دەرفەتێکدا هەڵیان دەکوتایە سەر مسلمانان و دەیانویست ئەم ئاینە نوێیە لە ناوبەرن. کاتێک ئەم هەست و ئارەزوە ڕام نەکراوەی دوژمنایەتی قوڕەیشیەکان لەگەڵ زیرەکی و دووڕوویی نامسلمانانی ئەو ناوچەیەدا یەکیان گرت، پێکەوە بوون بە ڕەشەبایەکی خەتەرناک بۆ سەرژیانی ئەو ئاینەی کە لە سەرەتای بەهاریدا بوو تازە چەکەرەی کردبوو. دواتر ئەو ڕەشەبایە فراوان بوو، ساسانی و ڕۆمەکانیشی گرتەوە و بۆ دوژمنایەتیەکی جاویدان بەرامبەر ئیسلام و مسلمانان. تۆوی ئەو دوژمنایەتیە هاوبەشەی هەندێک لە ماسۆنی و خاچپەرستەکانی ئەم ڕۆژ دەگەڕێتەوە بۆ یەکەم ڕۆژەکانی مەدینە و لێدانی بناغەی یەکەم شاری دەوڵەتی ئیسلامی. بەرەنگاربوونەوەی ئاینی ئیسلام دژی هەموو جۆرێک لە چەوتی و لاری و شارکردنی لە پێناو وە دەستخستنەوەی ئەو شکۆداریەی کە مرۆڤایەتی لە دەستیدا بوو، شوێن کەوتوانی هەندێک لە ئاینەکانی دیکە و ئەو کەسانەی دەیانوت پەیوەندیان بە کڵێسا و سیناگۆگەکانەوە هەیە ناڕەحەتیان کردبوون و خستبوون یەجم و جۆڵ. لەو ڕۆژگارەوە هەتا ئەمڕۆژ ڕووبارێک لە خوێن لەسەر دەستی ئەم جۆرە خراپەکارانە ئەگەر چینا و نیشانیشیان گۆڕا بێت لە جەرجی ئیسلامەوە دەڕژێت. لەم ڕۆوەیە کە لە سەردەمی پێغەمبەرماندا سەڵ الله عەلەیه وسەلەم چەند جەنگێک لەگەڵ سێ کۆمەڵ لە خەڵکدا ڕوویدا کە هەوڵیان دەدا
نوری ئیسلام خامۆش بکەن. شتێکی بەسوود دەبێت ئەگەر خاڵبەندیەک بۆ ئەو سێ کۆمەڵە بکەین و یەک یەک لە سەریان بوەستین. 1. موشریکەکانی مەککە. 2. یەهودیەکانی خەیبەر و مەدینە. 3. ڕۆمەکان و عەرەبە غەساسینەکان کە لە ژێر فەرمانی ئەواندا بوون. 1. موشریکەکانی مەککە. ئەلف جەنگی بەدر. هەروەک لە سەروتری شەوە باسمان کرد، پێغەمبەری سەردار سەڵ الله عەلەیه وسەلەم نزیکەی 13 ساڵ لە مەککە بە ئارامگریەکی دەراساوە بەرامبەر هەموو ناڕەحەتیەکان دانی بەخۆی داگرت. هەموو ئەو شتانەی لە سینە فراوانەکەیدا دەتواندەوە کە بەسەری دەهاتن. لەو کاتەدا بە کاریگەری ئاەتەکانی چەشنی تۆ شەروەک و پێغەمبەرە لێبڕاو و نەبەزەکان دان بە خۆتدا بگرە و خۆڕاگر بە، هەروەک چۆن پێغەمبەرانی خاوەن ویستی بەهێز خۆڕاگر بوون، پەلەشیان لێ مەکە لە بێباوەڕان. ئەو ڕۆژەی کە ئەو سزایەیان بەسەر دێت کە بەڵێنیان پێدراوە، وا دەزانن لە دنیادا تەنها ساتە وەختێکیان لە ڕۆژێکدا پێچووە و جادان بە خۆدا بگرە و ئارام بگرە، چونکە بێگومان بەڵێنی خوا حەق و ڕاستە و هەر دێتە دی. ئەوانەش کە باوەڕیان نییە بێ ئارامت نەکەن و ساردت نەکەنەوە و ئەی پێغەمبەر ئارامگر و خۆڕاگر بە، چونکە بەڕاستی بەڵێن و وادەکانی خوا هەر دێتە دی. داوای لێخۆشببوونیش بکە بۆ گوناهەکانت، تەسبیحات و ستایش و سوپاسی پەروەردیگاریشت بەردەوام ئەنجام بدە، بە تایبەت لەسەر لە ئێوارە و سەر لە بەیانیاندا. هەندێک لە پێغەمبەرانی پێشخۆی دەکردە نمونە و بە خۆڕاگریەکی چەشنی خۆڕاگری پێغەمبەرانی خاوەن عەزم بەردەوام دەبوو لە بەجێهێنانی ئەرکەکەیدا. پاش تێپەڕبوونی 13 ساڵ لە ناڕەحەتی، ئیدی فشارەکان گەیشتبوونە ئاستێک کە لەگەڵی هەڵنەدەکرا. فشارەکان هەتا بێت زیاتر دەبوو، مەحاڵ بوو بتوانن لە مەککە بژین. ئالەو کاتەدا بوو کە مۆڵەتی کۆچکردنیان پێدرا و موسڵمانەکان بە کۆمەڵ و تاگماڵ و زێدی خۆیان بەجێهێشت، تەنانەت هەندێکیان منداڵەکانیشیان بەجێهێشت و بەرەو مەدینە کۆچیان کرد. پاش کۆچکردنی موسڵمانان، مشریکەکان ئەوەندەی دیکە هار بوون و دەستیان گرت بەسەر ئەو ماڵ و سامانەیاندا کە جێیان هێشت بوو. بەڵێ، موسڵمانان ئیدی نە لە مەککە و نە لە مەدینەش خاوەنی هیچ شتێکی دنیایی نەبوون. لە ڕاستیدا شاری مەدینە باوەشی خۆی بۆ شەرەفمەندترین کۆمەڵی ستەملێکرا و بێبەشکراوی مێژوو کردبووە، دەرگای بۆ واڵا کردبوون و فەرمووی لێکردبوون. بەڵام موسڵمانان لەوێ نەجێیەکی تایبەت بە خۆیان هەبوو کە تێیدا بەحەوێنەوە، نە لە سامانی خۆشیان پاروەنانێکیان شک دەبرد. هەرچەندە خەڵکە بەڕێزەکەی ئەو شارە پیرۆزە بە جۆرێک هەوڵیان دەدا هەموو پێداویستیەکانی موسڵمانە کۆچکردوەکان دابین بکەن کە بووە هۆی ئەوەی ناوی ئەنساریان لێ بنرێت، بەڵام کۆچبەران لەلایەکەوە لە ژێر کاریگەری ئەو فشارە ویژدانیەدا بوون کە بوونەتە بار بەسەر خەڵکەوە. لەلایەکی دیکەشەوە ئەوەیان دەبینی کە ماڵ و سامانیان لێرە و لەوێ هەڕاز دەکرێت. بۆیە بەردەوام ئەو بیرکردنەوەیەی کە بەرپاکردنی حەق و وەرگرتنەوەی ماڵ و سامانەکانیانە لە مێشکدا بوو. بەڵێ، لەلایەکی ئەم وێنەیەدا کۆمەڵێک مرۆڤن کە هەموو مافێکی ژیانیان لێ زەوت کراوە و ستەمدیدە و بەشخوراون. لایەکەی دیکەش ئەو ستەمکار و زۆردارانن کە پاش دەرکردنی موسڵمانان لە ماڵ و زەوی وزاری خۆیان دەستیان گرتۆ بەسەر سامانیاندا و بەرووبوومیان دەماشنەوە. ئەگەر ئەم وێنەیە ئەوەشی بێتە سەر کە یەهودیەکانی مەدینە و دووڕوەکانیش دەیان کرد لە جوڵاندنی موشریکەکانی قوڕەیش دژی موسڵمانان و هەوڵ و تێکۆشانیان لە پێناو خامۆشکردنی نوری ئیسلام، بەڕاستی ناکرێت مرۆڤ حەیرانی سەبر و ئارامی موسڵمانان و هەستیاریان لە مەسەلەی بەجێهێنانی فەرمانەکانی خوای گەورەدا نەبێت. ئالەم کاتەدا کەستەم و زۆرداری ستەمکاران گەیشتوو بۆ ئەو پەڕی و مسلمانانیش لە دام بەخۆداگرتندا گەیشتبوونە لووتکە. هەواڵی ئەوە بە مسلمانان گەیشت کە کاروانێکی قوڕەیشیەکان لە نزیک مەدینەوە تێدەپەڕێت و هەندێک لە کەلوپەلی مسلمانەکانیشی تێدایە. مسلمانان تەواوی سەروەت و سامانیان لە دەستدا بوو، کەوتبووە دەست مشریکەکان. یەکەم شت کە هات بە خەیاڵیاندا ئەوە بوو بڕۆن مافەکانی خۆیان بسێننەوە و لەوە ڕزگاریان بێت کە ببنە بار بەسەر خەڵکی مەدینەوە. بەڵام لەو کاتەدا خوای گەورە ڕێگەی ئەوەی نیشانی موسڵمانەکاندا کەوانەی مشریکەکاندا بدەن و یەهودی و دووڕوەکانیش دامرچێننەوە. واتە ئەو ڕێیەی نیشاندان
لێپێچینەوەیەک لەگەڵ قوڕەیشیەکاندا بکەن و سنوورێک بۆ ئەو گەردەل و لە زەبەلاحەدا بنێن کە هەمیشە لە دەرفەتێک دەگەڕا کە هێرش بکاتە سەریان. لەلایەکەوە بە ئایەتی مۆڵەت دراوە بەو ئیماندارانەی شەڕیان پێدەجێڕن کە بجەنگن و بەرهەڵستی بکەن، چونکە بەڕاستی ستەم لێکراون. بێگومان خوا دەسەڵاتی هەیە کە سەریان بخات و سەرکەوتنیان پێ ببەخشێت. ئەوانەی کە بەناحەق لە وڵاتانیان دەربەدەر کران تەنها تاوانیان ئەوە بوو کە دەیانوێت پەروەردگارمان ئەڵڵایە. مۆڵەتی جیهادیان پێدەدرا. لەلایەکی دیکەشەوە بە ئایەتی دەست درێژی کەران بکوژن لە هەر شوێیەکدا دەستان کەوتن و دەریان بکەن لەو شوێنەی کە دەریان کردوون. ئەوان فیتنە دەجێڕن، بەرپاکردنی فیتنە لە کوشتن خراپترە. فەرمانی ئەوەیان پێدەکرا کە سنوورێک بۆ ئەو ستەمکارانە دابنێن کە لە گشت دەرفەتێکدا ستەمیان لە مسلمانان دەکرد و سنووریان دەبەزاند و زەوی و زاریان داگیر دەکردن و سامان و بەروبوومیان دەماشینەوە. بەڵێ، واتە پاشتی لە کێشێکی 13 ساڵی پاش ئەوەی ستەمێکی هێندە گەورەیان لێکرا و لە زێدی خۆیان وەدەرنران، پاش ئەوەی لە شاری خۆیاندا 1001 نەهامەتیان بەسەرداهێنرا، پاش ئەوەی لەسەر زەوی و زاری خۆیان ئاتاج بەنانێک کران، ڕێگەی ئەوەیان نیشاندرا کە لێپێچینەوە لەگەڵ دوژمنەکانیاندا بکەن و ئەو مافانەیان بسێننەوە کە لێیان زەوت کرابوو. لەوە دوا دەیانتوانی بە ئاشکرا ناوی پیرۆزی خوای گەورە بڵاو بکەنەوە و بەرپەرچی ئەوانەش بدەنەوە کە دەیانویست ڕێگریان لێ بکەن. لەژێر ڕۆشنایی ئایەتی ئەی ئیمانداران، ئەوە چیتانە و بۆچی ناجەنگن لە پێناوی ڕەزامەندی خوادا، لە پێناو ڕزگارکردنی لاوازکرا و چەوساوەکان و ئەو پیا و ئافرەت و منداڵانەی کە دەڵێن پەروەردگارە تۆ ڕزگارمان بکە لەم شارەی کە خەڵکەکەی ستەمکارن و لەلایەن خۆتەوە پشتیوان و یارمەتی دەرێکمان بۆ ساز بکە. بڕیار وا بوو کە لە پێناو ڕەزامەندی خوای گەورەدا و لە پێناو شکۆی ئیسلامدا و بە ئامانجی ڕزگارکردنی ئەو کەسانەی کە لە ژێر چەپۆچی کافرەکاندا دەیان ناڵاند، بە ئامانجی ئازادکردنی گەنج و پیر و منداڵ و ئافرەتەکان و یارمەتیدان و پاراستنیان بجەنگن. ئەو جەنگەش مافی ژیانی دەدایەوە بەو کەسانەی مافی ژیانێکی ئاساییان لێزەوت کرابوو. متمانە و ڕێزی دەجێڕایەوە بۆ ئەوانەی متمانە و ڕێزیان لێسەندا بۆەوە و ئەوانەشی دەکردە ئامانج کە ڕێگریان لە بڵاوبوونەوەی ئاینی جیهان دەکرد. ئەو شتانەی بە تەقدیری خوای گەورە جەل لە جەلال و پلانی بۆ دانرا بوو هەمووی هاتەدی و بەدری گەورەش ڕوویدا. نازانم کەس هەیە پاش ئەو هەموو شتەی کە مشریک و بتپەرستەکان کردیان بتوانێت بێتە مەیدان و بڵێت با ئەو شەڕە ڕووی نەدایە.